بە بەشداری سەدان وەرزشوان و وەرزشدۆستی هەرێمی کوردستان تاقیکردنەوە لە کتێبی گەڕان بە شوێن وەڵامەکاندا بەڕێوە چوو کە لەلایەن مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری ڕێکخرابوو. یەکێک لەو ناوەند و پارێزگانی زۆرترین کەس بەشداریان لە تاقیکردنەوەکەدا کرد شاری هەولێر بوو کە ئامانج لە ئامادەبوونی وەرزشوانانیش جەخرکردنەوە بوو لە تێکەڵکردنی پەروەردە بە وەرزش. سپاس بەخوای گەورە لە شاری هەولێرش پرۆسەیە تاقیکردنەوەی لە پەرتووک لە شوێنی گەڕان بە شوێنی وەڵامەکان دەستی پێکرد و بەشداربووانێکی باش بەشداریان تێدا کرد و وەروەها ئاماژەشمان پێکردکەوە 5 ئەمرەی تێدایە وەروەها لەگەڵ چەندین خەڵاتی گرانبەهای جۆرا و جۆر. و زۆر سوپاستان دەکەم بەڕاستی تاقیکردنەوەکەش ینی باش بوو هەتا لە پرسیار و شتەکان ینی تا ڕادێک ئاسایی بوو ینی زۆر قورس نەبوو زۆر سوکیش نەبوو وەسەد بوو ینی شێوازێکی ناوەندی هەبوو. تاقیکردنەوەکە لە 15 ناوچەی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. یەکێک لەو شوێنانەش پارێزگای سلێمانی بوو کە دەیان و سەدان وەرزشوان لە هەردوو ڕەگەز و ئاست تەمەن جیاواز بەشداریان لە تاقیکردنەوەکە کردو جەختیان لە گرنگی پرۆژەی هاوشێوە کردەوە. 50 پرسیار هاتۆتەوە بۆ تاقیکردنەوە و لە هەموو چین و توێژەکان بەشداریان تیا کردو شتێکی زۆر دڵخۆشکەرە کە بتوانین بتوانین چین و توێژەکانی بەشی وەرزش لە خوشکان لە برایان لە گەنجان بتوانین بهێن ناوکایە زانستیەکانەوە و کاری زانستی بکەن بە شێوەیەکی ئەکادیمی. کردنەوەی ئەم جۆرە تاقیکردنەوانە و هەڵسەنگاندنی خەڵک و پێدانی زانیاری لەبارەی هەم وەرزشی هەم پەروەردەیی هەم ئاینی شتێکی زۆر زۆر پێویستە لە ژیانی مرۆڤایەتی یان نەک هەر بۆ موسڵمانیش. هەڵەبجە و سەی سادقیش دوو شاری دیکەی هەرێم بوون کە تاقیکردنەوەی تێدا ئەنجام درا و تەواوی چین و توێژەکان بە گەرم و گوڕیەوە بەشداریان کردو دەستخۆشی و پێزانینیان بۆ کار و پرۆژەکەی مەکتەبی وەرزشی کۆمەڵی دادگەری دەربڕی. دەرچووەکان 5 گەشتی ئەمریان بۆ دابین کراوە چەند خەڵاتێکی کەشە پرسیارەکانیش هەمە جۆرن لە ڕاستیە فقی تایە ئەخلاقی تایە وەرزشی تایە. اینجا وەرزشیش بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە لە ژیانە ئەتوانم بڵێم خەڵکانێکی زۆر پێوەی خەریکە هەنی شتێکی بە تام و چێژە ئەگەر گرێ بدرێتەوە لەگەڵ دینداری ئێمەیە ینی هەم وەرزشەکە جوانە بێ هەم دینداریەکە ڕنگدانەوەیکی باشێ بێ بۆ خەڵکەکە. زیاتر لە 2000 کەس بەشدار بووە لە سەرڕاستەری کوردستانە گرنگە بەڕاستی چونکە ئەمە لە هەموو بابەتەکانی تیا لە بابەتی ئاداب و بابەتی وەرزشی بابەتی ئاینی. ئەم تاقیکردنەوانەی کە هەڵدەستن بە جێبەجێکردنی بەڕاستی تاقیکردنەوەیەکی گرنگە بۆ ئەوەی بەردەوام ئینسانەکان لە جوڵا بن خۆیان تاقی بکەنەوە بزان ئەتوانن تا چەندێک یعنی ئەتوانن زاڵ ببن بەسەر ئەو لەمپەر و شتانی کە دێتە ڕێگەیان. بڕیارە سەرکەوتوانی تاقیکردنەوەکە بە 5 عومرە و 100 خەڵاتی دیکەی جۆرا و جۆر پاداشت بکرێن. ئەمەش دوا چالاکی مەکتەبی وەرزشی کۆمەڵی دادگەری نابێت و بڕیارە چالاکی دیکەی بە شوێندا بێت. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی